بەرهەمەکان هەمویان بەروبوومی کشت و کاڵی خۆماڵین. ماوەی 2 ڕۆژە بەرهەمەکان لە چوارچێوەی ڤیسیڤالێکدا بە مەبەستی بازاڕخستن خراونەتە ڕوو. بە جۆرێک تەنها لە یەکەم ڕۆژدا نزیکەی 100 تۆنی لێفرۆشراوە و نرخەکەیشی گەیشتۆ تا 150 بۆ 150,000 دۆلار کە ئەمەش هاندەرێکی باش دەبێت بۆ جوتیاران تا هانیان بدات لە بەرهەمهێنانی بەروبوومی خۆماڵی. سەرسام بووین بە ژمارە ئەو سەردانی کارانەی کە لە شاری سلێمانیەوە هاتبوون، بەڵام دڵنیابوون لەوەری کە شاری سلێمانیەوە و شارێکی زیندوو هەمیشە بەدەم ئەو چالاشیانەوە ئەچێت بە تایبەتی کە لە بوارێکا بێت کە بواری بەرهەمی ناوخۆیە. ژمارە سەردانکاران زۆر بوون لەخوا بەزیابێ، تەنانەت گەشتە ڕادەیە کە تۆزێک قەڵەباڵغێکی بە جۆرێک دروست کرد کە ئاستەنگی دروست کردبووە توشەی هاوڵاتیان. بەرهەمە ناوخۆکان خۆیان سلماند لەم فیسیڤاڵەیە کە بەڕاستی زۆر ویستی لەسەرا، زۆر بەدەمەوە خەڵک زۆر بەدەمەوەیت بۆ کڕینی نیشاندەرەکانمان بۆ هەروەکو بەڕێزت ئاماژت پێدا. ئەوەیە کە زۆر شوێن هەیە ینی خۆحافیزیان لێکردویان ئێمە تەواو گەشتین بۆ ئامانجەی خۆمان لە فرۆشتن. ڤیسیڤاڵی ژیان کە لە نێو پارکی ئازادی سلێمانیدا جوتیاران و خاوەنکارەکان بەرهەمەکانی خۆیان تێدا خسۆتە ڕوو بە جۆرێک دڵخۆشن لە ئەنجامدانی ئەم جۆرە ڤیسیڤاڵانە، چونکە کریارێکی باش بۆ بەرهەمەکانیان پەیدا بووە. تەنها لە یەکەم ڕۆژی کردنەوەی ڤیسیڤاڵەکەدا زیاتر لە 5,000 کەس سەردانی کردووە، بە شێوەیەک تەنها لە یەکێک لە کۆشکەکانی فرۆشتنی بەروبوومەکان جوتیاری وا هەبووە زیاتر لە 30 ملیۆن دینار بەرهەمی فرۆشتووە. ئەم فیسیڤاڵە شتێکی باشە ساڵانە 2-3 جار بکرێت. ئێمە لە ڕێگەی مشتریەکانەوە لە ڕێگەی خەڵکەوە ئەتوانین بەرهەمەکانی خۆمان بە بازار بکەین، یانی شتێکی زۆر باشە. ئەتوانین ئێمە سەرنجی مشتریەکان ڕاکێشین تا خەڵک وشیار بێ بزانێت لەکوێ هەنگوێن ئەکڕێ سەرچاوەکەی کوێ سەرچاوی لە هەنگەوانەکەی ئەگڕێ. ئێمە خۆمان وەکو پیشەمان هەنگەوانیە. تا چەند شوێنێکە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانتان؟ زۆر شوێنێکی باشە، زۆر شوێنێکی باشە بە دڵمانە، ینی بەڕاستی ئەمە بەردەوام بێ زۆر شتێکی باشە. ئێمە توانین لە ڕێگەی فیسیڤاڵانەوە بەرهەمەکانمان ساغۆ بکەین. کاتی ئەوە هاتووە هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەمیش وەزارەتی کشت و کاڵ کاری جدیتر بکات لە پەرەپێدان و پاڵپشتیکردنی کەرتی کشت و کاڵ تا بەروبوومە نێوخۆیەکان جێی بەروبوومە دەرەکیەکان بگرنەوە، بەو شێوەی ئێستا کە دەبیندرێت کە هەم لە ڕووی نرخەوە بە کەمتر دەگاتە دەستی هاوڵاتیان و هەمیش خۆماڵیە و لە ڕووی تەندروستیەوە زۆر باشە و هیچ زیانێکی تەندروستی نییە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.